کاریگەری ڕاگەیاندن لەسەر خێزان. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان وەکو میلەتی کورد خاوەنی لەشکرێکی بێشمارین لە ڕۆژنامەنووس و خاوەنی ژمارەیەکی زۆر لە دامەزراوەی میدیایین. زیاد لە 120 کەناڵی دیجیتاڵی ناوخۆییمان هەیە، نزیکەی 40 کەناڵی ئاسمانیمان هەیە، بە سەدان رادیۆمان هەیە، بە سەدان بڵاوکراوە وەکو ڕۆژنامە و گۆڤارمان هەیە، نزیکەی 5 تا 6 هەزار ڕۆژنامە نووسمان هەیە. بەڵام ئەوە وەزعی کۆمەڵگەی کوردیە کە بە چاوی خۆتان ئەیبینن. بۆیە وتومانە کاریگەری ڕاگەیاندن لەسەر خێزان. لە ڕاستیە ڕاگەیاندن ئەوە پەیامەکەیەتی، ئەوە گوتارەکەیەتی، ئەوە ناوەڕۆکەکەیەتی کە ئەتوانێ کۆمەڵگە دروست بکە، نەک ژمارەکەی. کەواتە جۆرایەتیەکەی مهمە، نەک چەندایەتیەکەی. بەڕێزان، من لە بواری کاریگەری ڕاگەیاندن لەسەر خێزان توێژینەوەی زۆرمان کردووە. چ کاریگەری ئەرێنی، چ کاریگەری نەرێنی. چونکە کاڵێن کاریگەری لەبەرەوەی ڕاگەیاندن وەکو شمشێرێکی دووسەر وایە، ئەکرێ چاک بێ، ئەکرێ خراپ بێ، ئەکرێ کاریگەری باشی هەبێ، ئەکرێ کاریگەری خراپی هەبێ. بەڵام زۆر بەداخەوە بە ڕاشکاوی ئەتوانم ئەوە بڵێم لە زۆربەی بە دوواداچوونەکانی ئێمە و توێژینەوەکانی ئێمە ڕاگەیاندن ئێستا کاریگەری خراپی زۆرترە لە کاریگەری باشی. بەپێی توێژینەوەیەکی خۆم کە سامپڵێکم وەرگرتووە لە ڕۆژنامەنووسان لە بواری ماستەر و هەروەها لە بواری کۆمەڵناسی، لە توێژینەوەکەمە بۆم دەرکەوت کە ڕاگەیاندنی کوردی بووەتە هۆی لێکترازانی خێزان، بووەتە هۆی دوورکەوتنەوەی حیزبە سیاسیەکان، بووەتە هۆی دروستکردنی ئاژاوە و پشێوی خێزانی لە بری ئەوەی ببێتە هۆی ئارامی خێزانی و نزیکردنەوەی چین و توێژە جیاوازەکان کە ئەوەکی ڕاگەیاندنە و هەروەها ئارامش و ئارامی خێزانەکان. ئەوەش لە ڕێگەی چیەوەیە؟ ئەوەش لە ڕێگەی ئەو ژمارە زۆرە پرۆگرام و بەرنامە و فیلم و دراما کە بەبێ سانسۆر، بەبێ فیلتەری ڕاوێژکاری میدیایی، بەبێ فیلتەری ڕاوێژکاری ئاینی و شەرعی، بەبێ فیلتەری ڕاوێژکاری دەرونی و کۆمەڵناسی و بەبێ فیلتەری یاسایی کە ئەو چوار فیلتەرە پێویستن بۆ هەر بابەتێکی میدیایی کە لە میدیا بڵاو بێتەوە، دەرخواردی خەڵکی ئێمە ئەدرێ، دەرخواردی کۆمەڵگەی ئێمە ئەدرێ، دەرخواردی کچ و مناڵ و ژن و پیاوی ئێمە ئەدرێ. ئەی ڕاگەیاندن چۆن کاریگەری دروستەکە؟ کاتێک کە لە ماڵێکدا مناڵێک بۆ ماوەیەکی دیاریکراو سەیری فلیمێکی هیندی ئەکا کە لە فلیمە هیندیەکەیە بتێکیان داناوە کچێکە یان شتێکە لە شێوەی بتێک کە نەعوزەن بیلاوەکو خوایەک ئەوان ئاماژیان پێکە و دایان ناوە، تۆ زۆر بە ئاسایی وەریەگری سەیری فلیمەکەکەی مناڵەکەی تۆ ئەبینێ مناڵێکی تری ناو فلیمەکە یان ژنێک کوڕێک بۆ لە هەفتەیەکدا کە 45 دقیقە فلیمەکە بێ، یان ئێستا ڕۆژانەن فلیمەکان لە ڕۆژانە 45 دقیقە بێ، لەو 45 دقیقە بەلانی کەمەوە تا 15 جار حرەکەیەکی تایە، ئەو حرەکەیەکە کڕنوش ئەبا بۆ بتەکە و ئەو حرەکەی سەلاوکردنەی هەیە سێرەکەی مناڵەکەی تۆ پاش مانگێک کە یێتە ژوورەوە سەردا ئەنوێنێ بۆ دایکی ئەو سڵاوەکە، سەردا ئەنوێنێ بۆ باوکی ئەو سڵاوەکە، ئەڵێ کچم کوڕم بۆ ئاکەی لە فلیمەکانەوە بینیوێتی. چونکە ئێمە لە ڕاگەیاندنە تیۆریەکمان هەیە، نەزەریەیەکمان هەیە، پێڵێن نەزەریەی تیۆری لاساییکردنەوە، یانی لە ئەنجامی دووبارەکردنەوەی دیمەنەکان و گرتەکان لە تەلەڤیزیۆنەوە بینەرەکان، بیسەرەکان، خوێنەرەکانی ڕۆژنامەکان ئەو حرەکەیە، ئەو جوڵەیە دووبارە ئەکەنەوە لە نەستیانە جێگیرە بێ و دووبارە ئەبێتەوە. ئێمە ئێستا من لەو ئەوە توێژینەوەی یەکەم بوو کە پێم وتن
بە تایبەتی سۆشیەل میدیا کە ناچمە سەری ئەوە دکتۆرە تەکنۆلۆژیا زیاتر با ئەو قسەی لەسەر بکە تەکنۆلۆژیای نوێی گەیاندن و ڕاگەیاندن کە بەبێ ئەوەی تەقە لە دەرگای ماڵمان وڵاتمان ژوورەکانمان بدا لە ناو مۆبایلەکانمان و لە باخەڵمانایە کە مناڵەکانمان ئەیخەنە ژێر سەری خۆیان هەموو دنیا خێنە ژێر سەری خۆیان هەموو دنیا بە هەموو معلوماتەکانیەوە کە لە ناو مۆبایلەکەیەتی لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەوە شتێکی ترە کە کاریگەری چەند خراپە. دووهەم من لەو زەمانەی کۆرۆنایە لەم کاتێک کۆرۆنایە خێزانم ئاگادارە کە ماوەیەکی باش خەریکی توێژینەوەیەک بووم هێشتا بڵاوم نەکردووەتەوە لەسەر کاریگەری ڕاگەیاندن لە زەمەنی کۆرۆنایە. لەم کاتی کۆرۆنایە بزانم ئایا ئەم خەڵکە لە ماڵەوەیە میدیای ئێمە چی پیشان ئەدا؟ کاتێکی زۆری لە ماڵەوەی میدیای ئێمە چ خۆراکێک ئەدا بە خەڵک؟ چونکە ئەڵێم چ خۆراکێک ئەدا بە خەڵک لەسەر ئەساسێکی زانستی ئەو قسەیە ئەەکەم. لەبەر ئەوەی ئێمە لە ڕاگەیاندن تیۆریەکمانێ پێڵێن تیۆری نەظەریە ئەلئیستیخدامات وەلئیشباعات، تیۆری بەکارهێنان و تێربوون. ئەم تیۆری ئەڵێ چی؟ ئەم تیۆری ئەڵێ هەندێک جار میدیا فۆکس ئەخاتە سەر کۆمەڵە بابەتگەلێک گەورەیان ئەکا هەتا جەماوەر تێر ئەکا لەسەر ئەو بابەتانە، یان هەندێک جار میدیای ڕەسەن و تەندروست ئەبێ بزانێ خەڵک لەو کاتەیە پێویستی بە چییە توێژینەوە بکە گرنگی بەو بابەتە بکە هەتا خەڵکەکە تێر بکە، هەروەکو چۆن ئێوە لەسەر سفرێک لە ماڵەوە دائەنیشن حەزەکەن سەر سفرەکەتان هێندە خواردنی تیابێ خۆشتان و میوانەکانیش تێر بن، وانە ئەگەر تێر نەبن بە برسێتی ئەمێننەوە کەواتە میدیا ئەبێ خەڵک تێر بکەن. ئەمە تیۆریەکە. لەو توێژینەوەیە باسیشم کرد بۆ ماڵەوە کە بەڕاستی زۆر بێهیوا بووم لەو میدیایەی ئێمە کە بۆم دەرکەوت لە 80 بۆ 90 فیلمی هۆلیۆد و داڵاسی ئەمریکی، فیلمی کۆری، فیلمی ئێرانی بە تایبەتی ئێرانی جیلی تازەی، فیلمە تازەکانی جیلی ئێرانی زۆر خراپن، زۆر خراپ. ئەوە بە بەڵگە پێتانەڵێم، ئەوە بە مەلموسی کە خۆم توێژ شیکاری ناوەرۆکم بۆیان کردووە. ئەو فیلمانن کە لە ئێران لێ نادرێن، لە ئێران قەدەغەن، لە ئێران مەمنوعن بڵاو بکرێنەوە، بەڵام شەوانە لە کەناڵی میدیاکانی ئێمە بڵاو ئەکرێنەوە. و لەگەڵ فیلمی دانیمارکی و هەروەها فیلمە وێرانکەرەکانی وەکو تورکیا حەڵقەی وای هەیە لە 1000 حەڵقەی وای هەیە هێشتا تەواو نەبووە 1000 تێپەڕانووە ئەڵێ لێم ببوورە، ئێستا حەڵقەیەکی تر بڕێوەیە لێت نابورم کە ئەو لەوانێ 2000 حەڵقە بێت. جاوەرە مڵاڵی 2000 حەڵقە و 3000 حەڵقە یەکەمیان 1000 و شتێک بێ و دووەمیان ئەوە نەبێ وەرە مناڵی ئێمە بێ چی لێ بێ. هەر بۆیە کاریگەریەکەی لە چیا دەرکەوتووە؟ کاریگەریەکەی لەوەیە دەرکەوتووە کە ئێمە کچێکی خۆمان ئەبینین لە پاڵ قەڵایە بە کوردی قسە ئەکا بەڵێ، خەڵکی کوردستانە بەڵێ، خەڵکی هەولێرە بەڵێ، کوردە بەڵێ، کورد زمانە بەڵێ، بەڵام بە سلوک و ڕەفتار ئەکتەرێکی تورکیە، بە سلوک و ڕەفتار ئەکتەرێکی هیندیە، بەڕواڵەت بەس کوردە. بۆ گەنجەکەشمان هەروایە، گەنجێگە بینین بە پۆشاک، بە زمان، بە کولتور، بە شوێنی نانیشتن کوردە، بەڵام گەنجێک و ئەکتەرێکی تورکی لە ناخیان وستووە. ئێستا زۆر بەداخەوە میدیای خۆشمان خەریکی ئینتاجی درامای کوردیە. لە ئینتاجی بەرهەمێنانی درامای کوردیەکانە لە باتی ئەوەی کولتوری بێگانە ڕاستکەنەوە بۆ ئێمە و کولتوری خۆمان پیشانی خۆمان بدەن، بەداخەوە ئەیانوێت لاسایی دراما تورکیەکان بکەنەوە. چۆن؟ باوکێک دێتە ژوورەوە، کوڕێک گەنجێک لە سەرووی 18 ساڵەوەیە لەسەر شوێنی حەوانەوەی خۆی ڕاکشاوە، باوکەکەی دێتە ژوورەوە کە ئەنەما مێشێک میوانی نییە، نە ئەجوڵێ، نە قاچ هەڵەکێشێ، نە بەخێراتنیەکە، نە سەلامی لێکە، نە ڕێزێکی ئەگرێ. باشە میلەتی کورد ئاوا بە کولتوری
ملەتی کورد ئاوا بوو کولتوری کە لە ناو کۆڵانێکی سلێمانی یان هەولێر سەلام لە یەکێک بکەی پێت بڵێ ئەرێ کاکە من تۆ ئەناسم فإن حالت بينهما شجرة أو حجر أو جدار ثم لقيه فسلم عليه فرمودەیە سەلام لە یەکێک بکە ئەگەر دارێک بەردێک دیوارێک کەوتە بێندان لەو دیوە بینیت سەلامی لێ بکەرەوە ئەفشوا السەلامە بەینەکم ئایا کولتوری ئێمە بوو بچیتە گەڕێکێکەوە لە ناو شاری سلێمانی هەولێر دهۆک بە شەری خوا نەبێ بڵێ بەخێر بێ کاکە کەی ئەوە کولتوری ئێمە بوو ئەوە میدیایە کولتوری ئێمەی تێکداوە میدیایە ئێمەی وا لێ کردووە کە بەڕاستی ئێستا کۆمەڵگەی ئێمە لە مەترسیایە لە مەترسی داڕمانی کولتوری و ئەخلاقیایە یەکێک لە ئەرکە هەرە گرنگەکانی میدیا بریتیە لە گواستنەوەی دابوو نەریتی ڕەسەنی کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکی تر دابوو نەریتی ئاینی ڕەسەنی کۆمەڵگەیەک لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر لە ئێمەوە بۆ نەوەکانمان جا باشە شتێک بۆ ئەوەی خراب نەبێ خوێی تێکەن ئەگەر خوێ خۆی خراب و چی تێ بکەن ئەگەر ئەم جیلە تێک چوو چ دابوو نەریتێکی ڕەسەن بۆ نەوەکانمان بگوازینەوە ئەوە من بە توێژینەوە پێتان ئەڵێم کە بەڕاستی میلەتی ئێمە لە بەردەم هێرشێکی نازانستی نائەکادیمی نائیلمی میدیایەکی ڕووخێنەر میدیایەک کە بەڕاستی تەورێکی گرتووە بەدەستیەوە و لە ڕیشەوە کولتور و ئاین و دابوو نەریتی ئەم کۆمەڵگەیە ئەبڕێتەوە هەر بەپێی ئەو توێژینەوەی خۆم نزیکەی لە 108 بۆ لە 110 میدیای ئێمە ئێستا میدیایەکی ئاینیە میدیایەکی تەندروستە میدیایەکی ڕەسەنە کە من و تۆ و خێزانەکانمان بتوانین سەعاتێک لە کەناڵێکەوە دانیشین سەیری تەلەڤیزیۆنێک بکەین ترسمان لە گرتەیەکی خراپ نەبێت کە کاریگەری خراپی لەسەر مناڵەکانمان هەبێ ئێستا من بە ئێواڵێم چ سەعاتێکەیە لە چ کەناڵێکە تۆ ئەتوانی بێخەم دانیشی بە دیاریەوە زۆر دەگمەنە زۆر کەمە تەنانەت ئەو کەناڵانەش کە نووسویەتی کەناڵی خێزانی هەر بەپێی توێژینەوەکان کەناڵی ڕووخانی خێزانن نەک کەناڵی دروستکردنی خێزان ئەگەر لە بیرتان بێ سەرەتا کە لە تەلەڤیزیۆن دروست بوو تەلەڤیزیۆن هۆکاری کۆکردنەوەی خێزان بوو بە یەکەوە دانیشتن سێری شتێکی درامایەکی اجتیماعی کۆمەڵایەتی باشیانە کرد گوڵە بە ڕۆژەیانە خوارد بە یەکەوە سوحبەتتانە کرد و سێری کارتۆنێکی باشتانە کرد ئێستا دراماکان ئەوە نەخراپن ئەگەر گەنجەکە و کوڕەکە لە ماڵەوە سێری دراماکە بکەن ئەبێ دایک و باوکەکان چاویان ببەسن چونکە لە ڕویان نایە دیمەنەکە ببینن یا بە پێچەوانەکەی ئەوە چیمان پێڵێ ئەمە ئەوەمان پێڵێ کە بەڕاستی ئەم میدیایەکی پێویستە ئێستا میدیایەکی ڕووخێنەرە من زۆر حەز چارەسەری ئاینیەکەی دائنێن بۆ جەنابی مامۆستا بەس ئاماژەیەکەکەم بە هۆکارەکانی بۆچی میدیاوایە هۆکاریەکانی ئەوەیە کە میدیای ئێمە بە تایبەتی دیجیتاڵیەکان و ناوخۆیەکان بەشی هەرە زۆریان لە سەروی لە 108 ئەوانەی کە بەرپرسی کەناڵەکانن پسپۆڕی بواری ڕاگەیاندن نین شارەزایی ئاینی و شەرعی نییە التیزاماتێکی تەواویان نییە یان ئەگەر هەشیان بێ کەناڵەکەی داوە بە ئەمانی خوا و خەڵکانێکی تر بەڕێوەی ئەبن من لەو شاری هەولێرە چوومەتە ژوورێکی 3/4ەوە ئەو ژوورە 3/4 4 کەناڵی تیا بووە ئەم 4 کەناڵە 4 کۆمپیوتەرن 4 کەناڵی تیا بووە ئەم 4 کەناڵە بەرنامەی تەوقیت کردووە 6 سەعاتی یەک نەفەر لەسەر هەموو ئەو 4 کەناڵەیە 24 سەعات دووبارە ئەبنەوە ینی 24 سەعات زەهر بە مناڵەکانی ئێمەدا فلیمی ئەکشن فلیمی توندوتیش فلیمی خەیاڵاوی حتا کارتۆنەکانیش کارتۆنگەلێکی خەیاڵاوین ئێستا سەیری فلیمەکان بکەن بە تایبەتیەوە فلیمانەی لە ئەمریکا و لە هۆلیوود و داڵاسەوە ئەیانهێنن زەلامێکە لەپڕ نامێنێ لەپڕ ئەبێ بە بۆشایی لەپڕ ئەبێ بە دووکەڵ لەپڕ زیینوو ئەبێتەوە چەند جار زیینوو ئەبێتەوە
وانە خۆتان زۆر جار لەوانەیە وانەتان کە کەمێک متابعەتان کرد بێ یان ئەوانە ئێمە ئیشمان متابعی میدیایە زۆر لەو فلیمانە ئەبینین کە ئەنواع شتی سێر دانن وابزانم ماوەکەم تەواو بوو من زۆر زۆر شتم پێ بوو بە ئێوەی بڵێم بەڵام کۆتایی قسەکانم بەوە دێنم ڕاگەیاندنی کوردی ڕۆڵێکی خراپی هەیە خوشکانی بەڕێزم برایانی بەڕێزم لە ئێستەوە داواتان لێ ئەەکەم بۆ ئەوەی ڕزگارتان بێ لەو سەرێشەی میدیایە ڕۆژێک 1 سەعات ڕۆژێک ناڵێم 1 سەعات بەڵام ڕۆژێک تەرخان بکەن بۆ خۆتان دەفتەرێک دانێن ئەمەی پێتان ئەڵێم زۆر گرنگە زۆر دەفتەرێک دانێن ڕۆژێک تەرخان بکەن ئەو کەناڵە دیجیتالیانە یەک بیان گۆڕن بزانن شەوانە چ سەعاتێک باشە بەرنامەیەکی تایە بە کەڵکتان دێ لای خۆتان تۆماری بکەن لەو 8 بۆ 12 کە من ئەڵێم باشە میدیای کوردی ئەوەندەتان دەست ئەکەوێ کە شەوانە بزانی چ سەعاتێک باشە لەگەڵ هاوسەرەکەت لەگەڵ مناڵەکاندا دانیشی سێری ئەوکەن غەیری ئەوەی کە پێتان ئەڵێم لە ڕاستیا وەکو ئەوەیە خۆتان خست بێتە ناو دەریایەکەوە کە ئەم سەر و ئەو سەری دیار نییە لەگەڵ ئەوەشا مەلە ناسانە